سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان، هیوادارم لەش ساغ و تەندروست بن. من بیلال مستەفام ئەم شەو لە خزمەت ئێوەی خۆشەویستدا دەبم بۆ ناساندنی ئەم شوێنە گەشتیارێ ناوازەیە و ئەم شوێنە خێزانیە کە سەرنجی تەواوی گەشتیاران و خەڵکی هەولێری بۆ خۆی ڕاکێشاوە. ئازیزان و خۆشەویستان، فەرم و لەگەڵما بن با گەشتێ بکەین بەناو ئەم شوێنە خنجیلانە و ئەم شوێنە ناوازەیەدا. بەڕێزان، بۆ ئاشنابوون و بینینی دیمەنە سەرنج ڕاکێشەکانی ئەم شوێنە گەشتیاریە فەرموون لەگەڵماندا بن. خۆشەویستانم، هەر وەکو لە وێنەکاندا دیارە شوێنەکە زۆر شوێنێکی جوانە، بە شێوازێکی زۆر مۆدێرن دیزاینی بۆ کراوە. بەڕاستی ئەم شوێنە پێکاتوە لە 6 باڵەخانە. باڵەخانەیەکەم فاست فود، ئەمەش کافێ و ساردەمەنی ئایس دەی، و باڵەخانەی سێم یاری ئایس دەی. بەڕێزان، ئەمەش لە باڵەخانەی ئایس کرێم ئایس دەی دەچینە ژوورەوە کە ئەم شوێنە تایبەتە بە دانیشتن و بە ئایس کرێم کونافە. و هەروەها بەڕێزان، ئەمەش پارکی نێوان 6 باڵەخانەکەیە. 6 باڵەخانەی یەکەم کە پۆکووتمان یەکێکیان ئایس کرێمە، ئەوەی تریان پەیوەندی بە فاست فودەوە، یەکێک تریشیان بە فرۆشتنی کەلوپەلی یاری مناڵانی ئایس دەیە. و لە نێوەڕاستی 6 باڵەخانە ئەم پارکە دوور و درێژە هەیە کە پێکاتوە لە نافوڕە و شەلالێکی یەکجار جوان و باخچە و کەپری تایبەت بە خێزانی، و هەروەها ڕازاندنەوە بە مێز و کورسی یەکجار نەرم و یەکجار لەبار کە شیاوە بۆ دانیشتنی خێزانی و دانیشتنی VIP. باڵەخانەکەی تریش تایبەتە بە یاری مناڵان، یاری کچانە و یاری کوڕان، واتە جیاکراونەتەوە. باڵەخانەی یەکەم بۆ یاری مناڵان و باڵەخانەی دووەم بۆ یاری کچان و باڵەخانەی سێم بۆ یاری کوڕان. جگە لە ڕازاندنەوەی ئەو پارکە جوانە و ئەو دار و درەختە بە شێوازێکی جوان و دانانی بەردی سروشتی لە ناو پارکەکان، ئەمە وای کردووە جوانێکی زیاتری داوە بەو شوێنە گەشتیاریە و بەم شوێنە خێزانیە. ئەمەش نافورە و شەلالەکەیەتی. خۆشەویستان، ئەم شوێنە گەشتیاریە تاکە شوێنەکە لەسەر جوسایدی کەزەنزان کراوەتەوە بەم شێوازە جوانە و بەم شێوازە ناوازەیە. خۆشەویستانم، ئەمەش کەبرێکی خێزانیە کە دیزاینێکی جوانی هەیە، یعنی وەکو باخچەیەکی سەربەخۆیە، دەرگای چوونە ژووری هەیە بە هەمان شێوە و پەردە و
کەپرە و ئەگەر لە کاتی بارینی بارانە یاخود شتێک تەنانەت جۆلانەی لێیە. واروەها مێزی تایبەتی هەیە، مێزی بچووکی هەیە. خۆشەویستان، دیوێنەکان خۆیان دەدوێن، بەڕاستی پێویست بە وەسفکردن ناکات، شتێکی جوانە، شتێکی ناوازەیە و کەمتر لە هەفتەیەک دەبێ ئەم کۆمەڵگە گەشتیاریە کراوەتەوە، بەڵام خەڵکێکی یەکجا زۆر ڕووی تێ کردووە لە گەشتیارانی عەرەب، لە خەڵکی هەرێمی کوردستان و تایبەتی خەڵکی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر ڕووی تێ کردووە. Olarak Pervin Production takdim edir. Geceler kapkara zulmet her anım, ölüme beraber bir olaq, olmadı kısmet yoruldum. Geceler kapkara